هێشتا هەفتەیەک بەسەر بڕیاری وەزارەتی سامانە سروشتیەکاندا تێنەپەڕیوە دابەشکردنی بەنزینی 750 دیناری لە 24 کاتژمێرەوە بۆ نیوە کەم بۆتەوە. سەرڕای بەڵێنەکانی حکومەت بۆ بەردەوامی کێشەی کەمی بڕی بەنزینەکە سەری هەڵداوەتەوە و لانە پەیوەندیدارەکانیش بێدەنگیان هەڵبژاردووە. 24 کاتژمێری دابەشەکرێەوەتە لە وڵاتەك شتێکی ئەوە بێت هەیە 24 ساعتی هەیە وڵاوەتای بینن نییە وەڵای چ بگەین دەسەڵات هەیە هەرچیەکە نەبیبینەوە بۆ حکومەت ئەمە شەو تابانیشی تەکسیەکەین باشە نەفەرەکەڵی بە 5,000 لە کاگەڵۆ پێ چوون بە 5 یاسە بۆ تۆ شەشە کردووە کێشەی سەرەکی خەڵک حەلی ئەم بێبەنزینیە هەیە بەدەست هاوڵاتی خۆیەتی چی بکە هاوڵاتی ئەگەر بیرتە لە وڵاتی ئەرژەنتین لە مارکێتێکە هێلکەیان گران کرد خەڵکی وڵاتە لە ماوەی 24 کاتژمێر بایکۆتی هێلکەی کرد گەورەترین زەرریدا لە مارکێت و لە کارگەی بەرهەمێنەری هێلکەکەش زەرری لێرە خەڵک بۆ ناتوانێت لێرە زانای چ وڵی نازانم تێ ناگەم لە خەڵک ئەگەر خەڵک بەنزین بە گرامکڕێ یعنی نەبوون نییە منێکی داماوسایەخ تەکسی ڕۆژتارە ڕاکەم بە دوای دینار و ئەم سەرۆسە لە 2030 لەسەر جادەی خەڵک مەعامەلە و لە گەڵاکە. لە بەسەرکردنەوەی مەیدانی تیمی پەیامدا ئاستی خواستی شۆفێران ئەوەندە بەرز بوو لە بری کارمەندانی بەنزینخانەکان تیمی ڕۆژنامەوانی دەبوو بە شۆفێران بڵێت بەنزین نییە. ئەمە ژنۆرەی دوور و درێژ و نیگەرانی زۆری لێکەوتۆتەوە. نۆرماڵ نییە خاڵۆ نۆرماڵ نەماوە نەوەڵە بەنزینیان نەوەڵە لەکوێوە هاتی وڵا لەولەوە نەبوو لەوێش وڵای کەمەندام تااقەتم نەوەڕاوە تیان 24 کاتژمێر بەنزین 750 دیناری دابەشەکرێت تۆ ئەیبینی 24 کاتژمێر والله ئەمڕۆ نەمبینیەوە نەوەڵای نەبینیون یعنی ئێستا ئەڵم شەو بەتان دیاڵە نازای سەوارڕۆمون ئەی دوێنێ 24 کاتژمێری هەبوو وای دوێنێ ئاگادار نیم بەنزینی پێویست نەبوو دوێنێ بەس ئەمڕۆ پێویستم وای ترەوە دوو بەنزینخانەگەڕا نییە دەستم ناگرێت دەست خۆش بە ساقم وتی بڕۆ بۆەوەی تاسوزە وڵای وێژ معلوم نییە ماوێتی شکانی بەڵێنی بەنزینی 24 کاتژمێری لە یەکەم هەفتەدا بێمتمانەی شۆفێرانی زیاتر کرد کاتێک بەنزینخانەکان لە نیوەڕۆدا دادەخرێن ئەوە دەسەلمێنێت کە دەسەڵاتدارانی هەرێم خاوەن بەڵێنی خۆیان نین و نایەنەوێت کێشەی سوتەمەنی چارەسەر بکەن. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.